نعلي دوني السياساني نعلي دوني السياساني بوبيا برنامج حكومة قريته رجع قلابرز رجع نزمة حركي بده صويتي رجع أنا بون ما عندنا برلمان قصيب لو أنا ربع بيت أخوان هيك قصيت بقى دا بس يتر برسويت أوي متشاري بازاري خوارك إن بقى استماني حولي رتر أوي برنامج قال بردس معنا وقولي وانا يشتكي تصلادني هذا لبرو هالشيء ما بيل الدروب وما دي ما بدولاره روج بيا دولار برز نسبة تشتغل أو إنبيا برای خوم وتمان یکم گروش پلان دلار برزو بیوای دوانیه یعنی 2015 روی سری یه بس هم روز یم تاجری له هم روز سعره کی گرانه کن يعني يكني دوني سمنا مروج يوم غراس ير مثلا دوسي روجاريا رم سيقم 4000 خانه سري يعني تشتكب جو دولار نيا ودولار مكاكا برزو بيكم رجوع دوانيه بس انا هم روج زياد يكن سعركي تاجر كان بالله تاجر كان وغرانه كان روج ورس لسر خلقي من سبي جامع مدمر 50000 اورديم روي مورد مو 54 هفته دو روي مورد مو 57 دو يوشو 3000 زياده كان انا 17000 روي دسري لدرزنيكا لدرزنه کو بس گوریو دلار نیه کاکا چون یک جارات سر تو بس وانا مروج زیاد یکن سرتا قررته بو هوي نبوني برهمي خمالي يك دو بهوي نبوني او تجار وشتانه بارزو خوان شتفروشن ایتر اوش او دکاندارانه که شد هاوسنگ نیه هوکاره که دو سرزمیری کسکه او دکانداری به آرزوی خویش تفروش هر کسو به ضمیری خوی کەسێک نییە چاودێرێک نییە لەسەر ئەم دووکانانە ئەم وشکە فرۆشانە محاسبەیەکێ بکا بڵێ کاکە تۆ بۆ ئەم غەرازە ئاوا ئەفرۆشی سەبەبەکەی هۆکەی لەبەرەوەی ئەگەر قانون لە هەر شوێنێک نەبێ ئەو شارەیش بێقانونە بێ ئەمە مەسەلەکەیە ئەرکی حکومەتی هەرێمی کوردستانە ئەبێ ئەو چاودێری بازار بکە ئەو چاودێری ئەم گرانێ بکە ئەو چاودێری ئەم خەڵ بەم شێوە موچە نییە بازار بەم شێوە بەرزۆ بۆ تۆ ئەبێ کێ بیکە خۆ من نایە چاودێری بکەم ئەبێ حکومەتی هەرێمی کوردستان چاودێری ئەم وەزع بکە دیارە خەڵکێک کە سێ مانگ موچەی نەبێ وەغرازی بەمە ئاوا گران بێ وە خەڵکێکیش لە سەتا ئەتوانم بڵێم هەفتا کرێ چییە ئایا ئەبێ وەزعی ئەم خەڵکە چۆن بێ ئەمە با حکومەتی هەرێم وەڵامی ئەم خەڵکە بداتەوە و حکومەتیش لە کەس ناپرسێ کەسیش نییە بێژی ئەرەم ملەتە کاکە بۆ هەڵێ ئەکەن دوکانداریش بە هەوەسی خۆی ئیشی خۆیەکە شارمان دابش کردوتە سەر سیانزە لیژنا بەپەرێکە بەپێ تایبەتمەندی لیژنەکەی خۆی سەردانەکەن و بەردەوامیش چالاکی باشیان هەیە تاکیدمان لەوە کردێتەوە بەربوونەوەی نرخ بەپێ ئەوەی ئەو فەرقە و جیاوازیە تقریبا نیزگەی لە 120 بۆ هەر کاڵایەک بەتایبەتی ئەوانەیە کە ئێستا دێتە بازارەوە بۆ داوەشمان کردو لە بازرگانەکان و خاوەن پیشەوکارەکان ئەوانەی کە بە نرخی کۆن کاڵا و شتومەکیان کڕیوە هەر هەوڵ بدەن ئاسانکاریەک بۆ هاوڵاتی بکەن بە هەمان نرخ بیفرۆشنەوە خۆشبەختانە بەشێکیان بە وردانەوە ئەوانە کردووە و بۆ ڕەنگە لێرە ورێشە خەڵکە بێ ئیستیغلالی ئەو زروفە نەهەموارە و ئەو ئاڵگۆڕی دراوە ئەوانە بکات بەڵام ئێمە زیاد لە پێویست ئەوە بەڕاستی سزای ئەوانە دێن و ڕێگەش نادەن کەس یاری بە نرخەوە بکە زیاد لە حەدی معقولی خۆی بازاری ئێمە بازاری ئازادە پێش ئەم مۆزعیشە نەتوانراوەکو پێویست نرخ تەثبیت بکرێ بەڵام لێپرسینەوە بە داداچوون و سزادان هەر هەبووە لەسەر ئەوەی کە لە دەرەوەی وجدان لە دەرەوەی یاسا لە دەرەوەی نرخەکان تەعاملی کردبێ